مزگەوتی حاجی داوت مزگەوتی گەورەی بازار یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی شاری هەولێر و کوردستان کە لە ساڵی 1997 زاینی دروست کراوە لەلایەن حاجی داوت کوڕی حاجی ئەحمەدی کوڕی سلێمان ئاغای کوڕی محەممەد باراماغا. ئەو وەسیەتی وی کوبووە ئەو کەسەی کە دەبیتە متەوەلی مزگەوتی ئەو مزگەفتەی لە چێ بیتە متەوەلی لە مابەینی منداڵەکان ئەرشەد و ئەسلح منداڵی ببیتە متەوەلی مزگەوتی ئەو مزگەفتەی. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.